لە هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵایمەتان لەبێ خۆشحاڵم ئەم ئێوارەیە گەرمە و گەرمتان پێشکەش دەکەم. لەگەڵ ئەو بارودۆخە سیاسی لە عێراقدا هەیە سەرهەڵدانەوە و دەرکەوتنی گروپە تیرۆریستیەکان لە هەر کات و ساتێکدا ئەگەرێکی چاوەڕوان کراوە. وەکو ئێوارەی ڕۆژی شەمە بینرا کە لە پارێزگای سەلاحەددین لە کردەوەیەکدا 8 کەسیان تیرۆر کرد. هەرچەندە بە شێوەیەکی ڕەسمی گروپی تیرۆریستی داعش بەرپرسیارەتی خۆی لەو کارە ڕانەگەیاندووە، بەڵام بە پێی ئەو بەوادرە و دەرکەوتانی کە هەیە پرۆسەکە یاخۆ و ئەمەلیکە کراوە لە کاری داعشەچێت. هاوکات هێزە ئەمنیەکانی عێراقیش ئەمڕۆ ڕاگەیاندووە کە 11 تیرۆریستیان لە داعش دەستگیر کردووە، وەک هێزە ئەمنیەکانی عێراق ئاشکرایان کردووە کە تیرۆریستی مەترسیدار بوواتە هەم پلەی سەربازیان هەیە هەم لە شێواز و مامەڵەکردنی تیرۆریە کەسانی مەترسیدار بوون. پرسیاری سەرەکی ئەوەیە تا کەی ئەم جۆرە کردەوە تیرۆریستیانە لە عێراقدا بەردەوام دەبن و تا کەی تیرۆر دەبێتە هەڕەشە لە بەردەم ژیانی ئاسایی کۆمەڵانی خەڵکدا لە عێراق. بۆچی لە هەر کات و ساتێکدا ترس لەسەر هەڵدانەوەی تیرۆر هەیە لە عێراقدا؟ لە تەوەری یەکەمی گەرما و گەرمدا لەگەڵ بەڕێز ڕەشاد گەڵاڵی وەکو چاودێری سیاسی لە هەولێرەوە لەگەڵماندایە ئەم پرسە تاوتوێ دەکەین. بەڕێز ڕەشاد سڵاوت لێبێ، جموجۆڵی داعش لە عێراق چۆن هەڵدەسەنگێنن بەتایبەت لەو ناوچانەی کە پێشتر داعش تیایدا باڵادەست بووە؟ سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەرانی کەناڵی گەلی کوردستانی خۆشەویست. سپاس بەوە دەرفەتە. دیارە بوونی داعش یاخود گەشەی داعش، نەشونمای داعش لە دوای نەمانی خلافەی، یعنی دوایین پایتەختی خلافە کە شاری مووسڵ بوو، پەیتا من لە چەندی بۆنەی تردا ڕامگەیاندی لە قۆناغی تشکیلکردنەوە خۆ ئامادەکردن و خۆسازدانەوە قۆناغیان تێپەڕاندیە، واتە لە خۆ عەشاردان و لەوانە کۆتای هاتیە لەوەی کە بچن لەم پەنا ئەوە خۆ بشارنەوە. دیارە کۆمەڵک شوێنی استراتیجی باش هەیە لە ناوچەکە بۆ ئەوەی زارێکی تر بتوانن نەشونما بکەن و زارێکی تر بتوانن گەشە بکەن بۆ ناوچەکان. بە تایبەتی لە ڕووی جیۆپۆلیتیک کە ئەوەی من دەمەوێت باز بکەم، ناوچەکە بە تایبەتی لە خەتی تەماس بە تایبەتی لە زومار تا دەگەیتە مەتەقەی گوڵاڵە یاخود خانەقین ئەرزیەکی لەباری هەیە بۆ نەشونماکردنی داعش. و من پێم وایە دوو هۆکاری سەرەکی هەیە کە داعش تێیدا بەردەوامی دەمینێتن، بوونی دەمینێتن و دەشتوانی وەکو کەرەسەیەکی خاو ئەم دوو هۆکارە بەکاربێنن بۆەوەی بتوانیتن گەشەی زیاتر بکاتن و مانی خۆشی تێدا مسۆگەر بکات. یەکیان ئەوەیە نەبوونی سەقامگیری سیاسی لە وڵات، هەم لایەنە ئابوووریەکە هەم لایەنە سیاسیەکە لە عێراق لە کەشێکی ئارامدا بڕێوە ناسیتن. خۆتان دەزان چێشمە چێشمی نێوان کۆی کورد لە سیاسەکان لە عێراق و جێگیر نەبوونی بەڕاستی بڕیاری سیاسی لە وڵاتە ئەمە هۆکارێکە تا ئێستاکە کۆی کورد لە سیاسەکان لەسەر دەستورێکی هەمیشەیی لە وڵاتە نەیانتوانیە کۆدەنجێکی تەواو دروست بکەن یاخود لەسەر لەو گۆڕاکارانێکە لە مادە دەستوریەکان بە تایبەتی لەسەر پرسی هەڵبژاردن ئەوانە کۆمەڵێک گرفت هەیە. واتە ئەم کوتلانە داهاتووی خۆیان پەیوەست کردیە بەوەی. جگە لەوەش چەندی خوێندنەوەی جیا هەیە لەسەر پرۆسی سیاسی لە عێراق. ئەمانە هەموو کەرەسەیەکن بۆی دەتوانن باری داتەپی ئابووریش لە ناوچەکان، ئەمەشیان هۆکارێکی ترە. ئەگەر بگەڕێن و سەر ئەوەی تریش بمانەوەی نەمانەوێ بەرژەوەندی تەستی حزبایەتیش یا خودت بەلایشکە برین هامشکردنی ڕۆڵی پێکاتەکانی تر لە عێراقیش ئەمانەش زمینی لەبا دروست دەکەن بۆ پەیدابوونی هەموو ئەو کار و کردەوە تیرۆریستانی کە لە ناوچەکە ڕوودەداتن. من پێم وایە معنی ئەوە نییە داعش بوونی نەبیتن ناوچەکان، داعش بوونی هەیە، بەڵام من پێم وایە کۆمەڵێک کردەوەی تیرۆریستی هەردیانەوە ناوی داعش تێدا ئەوە بکەن ئەگەر ڕەنگە لە ئەسلی مەسەلەکە داعش نەبوو بیتن. بۆ نمونە ئەم کارەی ئەم لەم 24 ساعتی ڕابردوو کە ڕوویدایە لە ناوچەکان بە تایبەتی ئەمن پێم وایە ئەمە داعش نین. لە مەوزوعی بەلەت هیچ گومانم لەوە نیە ئەمە مەوزوعات پەیوەستن بە عەشت چووکە کۆمەڵک هێزی ناکۆشی عەشت هاتینە لە منطقەی سەلاحەددین لە بەلەدەوە تا دەگەیتە شەرگات، ئەمانە جێگیر کراون، ئەمانە کۆمەڵک بەرنامەیان هەیە بەدەرن لە ویستی حکومەت چکە جوڵەکردنیان ئامانجەکانیان پەیوەست نییە بە وەزارەتی بەرگری عێراقی. ئەمانە پەیوەستن بە بەلایەنی بێگانە و دەرەکی بەڕاستی بۆیە ئەمانە پەیوەستن بەوەی کە بەدیهێنەری بەڕێز ڕەشاد بەدیهێنەری بەرژۆنی لەگەڵ ئەو
تایبەتەکان بنەوەی لەگەڵ هۆکارانەی بۆیە من ئەوەی من بەسمە ئەگەر بۆی پەیامەکە جوانتر بکە ئەگەر پەرلەمانەکەی بۆی پەیامەکە جوانتر بکە بۆیە من پێم وایە هامشکردنی ڕۆڵی سوننا ڕۆڵی کورد باڵادەستی شیعە لە عێراق وای کردیا زمینێکی لە باشتر دروست کاتن بۆ هەموو ئەو کارە تیرۆریستیانی یان گەشەی ڕێکخراوی تیرۆریستیان لە ناوچەکە. بەڵێ ئەو هۆکارانەی کە ئاماژەت پێدا کە بوونەتە مای مانەوە و لە جیاتی خۆ حەشاردان دەرکەوتنەوە بۆچیت بە تەنها باس لەو زۆنە کرد کە لە نێوان مووسڵ تا خانەقیم بێ ئەو هۆکارانەی کە ئاماژەت پێدان بۆ تەواوی عێراق دروستە بەڵام بۆچی لەو زۆنەیە زۆربەی کات داعش ئەگەر بە چاوەی کراوەتر سەیری ئەو زۆنە بکەی بە تایبەتی من ئەوەی من باز دەکەم ڕەنگە ئەو چێشمە شەشمەی کە باسم کرد پارێزگای مووسڵ نەگرێتەوە تا ئێستا کە چووە هیچ جوڵەیەکی کردەوەیکی تیرۆریستی لە پارێزگای مووسڵ بە تایبەتی لە زومار تا دەگەیتە مەخمور بەو شێوەی بوونی نییە واتە کۆی هاوچێشە و کێشە ئالۆزەکان لە ناوچەکە ئەوەی دەبیندرێت تا ئێستاکە لە منطقەی سەرگەڕان تا دەگەیتە خانەقین و گوڵاڵەیە بەوەی تر پارێزگای سەلاحەدینە لەم ناوچەیە من ئەوەی من باسم کرد ڕەنگە هەندێک کردەوەی تیرۆریستی داعش لە ناوچەکان بوونی هەیە بەڵام داعش هێشتانەکان نەبوویتە ئەو هێزەیە بتوانیتن بە نوێژی نیوەڕۆ لە دوای خۆسازدانەوە خۆتیارکردنەوە بتوانیتن هێرش بکاتە سەر دەیەک یان ناوچەیەک بچیتن 8 کەس 10 کەس لە خانەوادەیەک بباتن بۆیە من پێم وایە ئەمانە تەنیا مەفارزی بچووکن دەتوانن بۆ بیتێنرا و بچین لەسەر ڕێگاکان دەتوانن دوور بە دووری نەک هێرش بکەنە سەر سنگەرەکان یاخۆ ڕەبایەکانی سوپای عێراقی یاخود هێز پێشمەرگە دوور بە دووری تەقە دەکەن ئەگەر من پێم وایە ئەم هێزە تا ئێستاکە نەیتوانیە بە هەمان تشکیلاتی پێشووتری کە هەبووە جارێکی تر بکە بەڵام وەکو ئەوی باسم کرد کۆمەڵک هێزی ناکۆکی دژبەیەک لە ناوچەکە هەیە بمانەوێت نەمانێت ئەمڕۆ شەقامی سوننا شەقامی کوردی پارێزگاری یاخود بەرژۆندەکانی لەگەڵمانی ئەمریکا لە عێراق ئەمانەش دەبنە هۆکارگەرێک بۆەوەی کە لە شەقامی شیعە لەو هێزانەی کە هاتوونەتە ناوچەکە بۆی کە ڕۆلی ئەمریکا لە ناوچەکە کەمکان ڕۆلی هاوپەیمانی نێودوڵەتی کەمکە لە سنوورەکە دانەوێ مل بەو ئیرادەیە کەسکەن بۆی کە ویستیان لەگەڵ مانەوەی سوپای ئەمریکا لە ناوچەکە یاخود لەگەڵ بەرژۆندەکانی ئەمریکا خۆیان نزیک کردوێتەوە بۆیە من پێم وایە ئەم قۆناغی ئێستاکە قۆناغێکە نشیعە دەتوانیتن لەم قۆناغە بتوانیتن ڕابەرایەتی و جڵەوی هەموو جوڵە سیاسی و دیبلۆماسیەکانی عێراق لە ئەستۆ بگری بەتەنیا و من پێم وایە نە وڵاتانی هەرێماتی و نە کۆمەلگای نێودەوڵەتیش ئەم ئاڕاستەیە هەزم دەکاو پێشی قوبوڵ دەکرێتن واتە چێشمەکانی نێوان ئەمریکا و ئێران لەم سنوورەیە لە ناو خودی خاچی عێراقی هۆکارگەریەکن بۆی هەم جوڵەی ئەو حەشدانە کە بە تایبەتی ئەوانی پەیوەستن بە ئێران لە پەنا بوونی جم و جۆڵێکی ئەگەر تەستی داعشیش بوویتن بەڵام ئەوان دەتوانن جوڵەکانی زیاتر بکەن بۆی سەقامگیری ئاسایش لە ناوچەکە بشێوێن نوتێکی بدەن. بەڵێ بەڕێز ڕەشاد ئاماژەت بەوەدا کە سونەکان و کورد وەکو پێویست لەلایەن ینی حکومڕانی شیعی عراقیەوە پشتیوانی ناکرێن و جۆرە جۆرەکان پراوێستکان پرسیارەکە ئەوەیە لە نزیکی 1 ساڵی ڕابردوودا بۆچی داعش سوودی لەو زمینەیە وەرنەگر کە لە نێو زۆنی شیعە لە عێراقدا دروست بوون خۆپیشاندانێکی بەرفراوان ناڕازیبوون لە حکومداری شیعە لە شیعە بۆچی داعش سوودی لەمە نەبینی؟ بەڵێ دیارە ئەگەر بگەڕێنەوە سەر ئەسلی تەورەکە دەگەڕێنەوە سەر ئەم خاڵە کە پێک و کۆکەرەوە هەمووان دەبیتن ئەمان بمانێنێمانێ مەرجعی باڵی شیعانێ مەرجعی باڵی شیعە سیستانیە سیستانی کۆکەرەوەی هەموو ئەو هێزە ناکۆکانیە لە عێراق بە تایبەتی لە نێو کۆی کوتلە سیاسەکانی شیعە واتە بڕیاری مەرجعی باڵە بڕیاری سیستانی هیچ هێزێکیان لەم هێزانێک کە ئێستا بوونی هەیە بە مقدراتەوە ناتوانانی ڕێگری بکاتن لە چەسپاندنی ئەمە من پێم وایە هەموو ئەو هێزە ناکۆکانە ناتوان هەماهەنگی لەگەڵ داعش بکەن بۆی ئەم هێزە لەم قۆناغی ڕابردوو کە ئەگەر بەتەنیا لە وسەتی عێراقی بۆ بیتن ئاڕاستەی جنوب بکرێتن ئەگەر خوێندنەوەکی ورتر بکەینەوەی چەندین جارم داعش هەوڵی داوە محاولەی زۆری کردووە بۆی لە بازنەی تەسچی وسەتی عێراقی بپەڕێتەوە ناوەندی عێراق پڕ سونە نشین بپەڕێتەوە خۆی بخێنتە ناوچەی بەسڕا کەربەلا نەجەف
ئەمە تەنیا بە زەبری ئەگەر ئەوە بکەین تەنیا لە ڕووی داراییەوە توانیتیان مل بە هەندێک خەڵکی شیعە کەس بکەن و بتوان کردەوەی خۆکوژی یا تیرۆریستی ئەنجام بدەن لە سنوورەکە ئەگەنا تا ئێستا کە زمینێکی لەبار نییە بۆی عشایری باشووری عێراق حەزمی ئەو واقع بکاتن ڕێکخراوی تیرۆریستی چ قاعیدە چ داعش هەردوو ڕێکخراوی تیرۆریستین لە ئەستۆ بگرن لە ئامێز بگرن بۆی شوێنی ئارامیان بۆ فراهم بکەن من پێم وایە تا ئەو دقی ئێستاکە وەکو ئەوی باسم کرد داعش نەیتوانە ئەوەش نەیتوانە ناوچەیەک فراهم بکاتن بۆ خۆی لێوێندەر لە هەردوو ڕووەکە ینی بۆی بتوانیتن زمینێکی لەبار دروست کاتن گەورترین زیان بە پێگەی شیعە بگەینتن بە کوتلە سیاسیەکان بگەینتن لە باشووری عێراق ئەوەش دەگەڕێتەوە سەر ئەوەی بەڵێ تا ئەو دقی ئێستا پێکاتی شیعە پەیوەستن بە بڕیاری مەرجعی باڵای شیعە ئەگەرنا من پێم وایە چێشمی نێوان کوتلە سیاسەکانی شیعە حزبولانە ڕێکخراوەکانی شیعە زۆر لەو گەورتن کە ئێمە باسی بکەین زائیدەن ئەگەر بەراوردی نێوان هێزەکانی حەشتیش بکەن لەنێو خۆیان ئەمانە کۆمەڵی کێشە و گرفتیان هەیە بۆیە من بەڵام خاڵی هاوبەشیان ڕێگریکردنە لە زمینە خۆشکردن بۆ بوونی هێزێک کە زیان بە داهاتویان دەگەێنێت بە داهاتوی حکومڕانیشیان دەگەێتن بۆیە من پێم وایە ئەگەر دڵی حکومڕانی لە دەستیان بچیتن ئەمجارە پێکاتێشی بە سە ساڵی کە ناتوانیتن پێگەی خۆی جارشەم سۆگەر بکاتەوە لە بەڕێوەبردننی حکومڕانی لە عێراقدا بەتایبەتی لە پرۆسەی سیاسی کە ئێستاکە خۆتان دەزانن لە دوای 2023 کە شیعە بەڵام لە عێراق بەڵام من پێم وایە هەر زەمین لەرزینێک ببێتن بەم ئاڕاستەیە ئەمانە لە دەستی دەن وتت داعش لە قۆناغی خۆحەشارداندا نەماوە ئێستا داعش دەرکەوتووە پرسیارەکە ئەوەیە ئەم دەرکەوتنە دەگوازێتەوە بۆی کە قۆناغێکی مەترسیدار سەردەمێکی مەترسیدار هاوشەوەی ساڵانی 2014 و 15 لە عێراقدا دروست بکەنەوە بڵێ پەیوەستن ئەمەیان پەیوەستە بە دوو شت یەکیان پەیوەستە بە بوونی بەرنامەی ئەمریکی جێبەجێکردنی پلان و بەرنامەی ئەمریکی لە سنوورەکە ئەگەر بەپێی ئەو نەخشەی ئەمریکای بکە لە سەحەکە تا ئێستاکە ئاراستەکان بەو شێوە دەڕاتن کە هەردوو ئاراستەی ئێران و ئەمریکا لە دوایین ساتەکانیتی بۆ پێکدادان لە سنوورەکە ئەگەر ئەم ئاراستەیە زمینەی بۆ خۆشکرابیتون و لە دوایین ساتی جێبەجێکردنەدابی من پێم وایە لەم قۆناغە داعش چونکە بمانەوێ نەمانێ داعش ڕێکخراوێکی سربەخۆ و خاوەن بڕیاری خودی خۆی نییە داعش هێزێکی دروستکراوە لە ناوچەکە هەر کاتێک بیانەوە کەرەسێکی خاو لە مووسڵ دەیبەن بۆ سەلاحەدین دەگوازرێتەوە بۆ دیالە دەگوازرێتەوە بۆ جنوبی عێراقیش دەتوانرێت واتە ئەمانە کەرەسەیەکی خاون هەموو هێزە دەرەکیەکان دەتوانن سوودی لێ بینن هەموو هێز دەرەکیەکان توان سوود لەم هێزە ببینن بۆ گواستنەوەی زیان گەیاندن بە هێزەکانی بەرامبەری ئەگەر سەیرکەی ئەگەر استراتیزێکی هاوبەش بە تایبەتی لە نێوان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بوونی هەبایە من پێم وایە یەک ئاڕاستە دەبوو بە یەک ئاڕاستە سیاست بکرابایە خاوەن بەرژەوەندێکی هاوبەش باینە بە تایبەتی لە حکوومەتی هەرێمی کوردستان من پێم وایە داعش هیچ کاتێک لەم چەند ساڵی ڕابردوو بە هیچ شێوەک هەوڵی نەدەدا بۆی زیان بە پێشمەرگە زیان بە کوردنشین زیان بە دێهاتەکانی کورد بگەینیتن واتە لە هەموو حاڵەتەکان ئەوەی من دەبێ باسی بکەم پەیوەستە بەو نەخشە و پلانەی کە ئەمریکا هەیتی لە ناوچەکە و من پێم وایە شیعە تا دوایین سات هەوڵ دەداتن ئەم بە یەکدادانە ڕوو نەداتن چونکە ئەگەر ڕووی نەدا من پێم وایە مانیان سۆگەردی بەڵام ئەگەر نێوان بەرژەوەندەکانی ئەمریکا و ئێران بوو من پێم وایە ئەو کاتە پرۆسەی سیاسی بوونی نامینێ بەرەو لێژی دەچیتن وەزائیدەن بەڵێ مانەوەی داعش لە عێراقدا پەیوەستە بە ململانەی ئێران و ئەمریکا ئەگەر دووبارەکەی تۆ زەحمەت نەبی پەیوەستە بە بەرژەوەندی بە دێناتوەکانی تورکیا خەلیج پەیوەستە بە ئەمریکا پەیوەستە بە وڵاتانی ئەوروپاش ئەمە هێزێکن تەنیا بۆ تێکدانی وڵاتانی عەربی بە تایبەتی بۆ هەژاندنی ئابووری تێکدانی هەژان و تێکدانی ئابووری کۆی ئەوڵاتان سیستەمی سیاسی و زائیدەن تێکدانی ئابووری ئەوڵاتانە بە تایبەتی خۆی بینیمان ئێستاکە لە یەمەن لە عێراق لە سووریا لە لیبیا تاو دەقە ئێستاکە قسە دەکەین 4 وڵاتی عەربی تێکدایە بۆ واتە وڵاتانی هەم ئەمریکا هەم زائیدەن وڵاتانی ئەوروپی و خەلیجیش بە حکمی ئەوەی کە دەهاتێکی زۆری بە پاری خۆی بە سەرمایی خۆی ڕۆڵی هەیە لە تێکدانی وڵاتانی عەربی لە ناوچەکە کاتە تیرۆر تاواکاری ململانەکانە لە ناوچەکەدا
بێگومان هەمومان دەزانین تیرۆر ئەگەر تەواوکەری ئەو ملمانەیە بەڵام پێم وایە هەر کاتێک هاوچێشەی ملمانیەکان بەرەو ئارامی چوو تیرۆر لە شوێنی خۆی کەس دەبێ و بوونی نامێنێتن بەرحاڵ ئەوەی من مەبەستمە لە دوای ساڵ کە لەو پرسیارەی تۆ بیگەێنم ئەوەیە پرۆسەی سیاسی لە عێراق بەرەو ئارامی بچێت بەدیهێنەری بەتایبەتی کۆی پێکاتەکانیش ڕێککەون لەسەر پرۆسیسی دیموکراسی لە عێراق پرۆسی سیاسی لە عێراق من پێم وایە ڕۆڵی ڕێکخراوە تیرۆریستەکان لە عێراق بەتایبەتی لە عێراق بەرەو خامۆشبوون دەڕاتن بەرەو کزی دەڕات. بەڵێ یەک لەو بابەتانی کە زۆرترین گفتوگۆی لەسەرەکریەوەیە ئەوەی کە ڕوو دەدات سەرهەڵدانەوەیەکی هەر تەنها داعش ئەبێ یاخۆ زەمینە دەڕەخسێنێ بۆ دەرکەوتن و دروستبوونی ڕێکخراوی یاخود گروپی تیرۆریستی دیکەش. من پێم وایە ناوەکان هیچ گرنگ نین ئەگەر بینیبمان لە دوای پرۆسەی ئازادی عێراق چەندین مسەمەیات دروست بوو ئەمە ئەنساری سونە بوو ئەمە ئەنساری ئیسلام بوو ئەمە جێشە ڕاشدین بوو ئەمە قاعیدە بوو ئەمەیان دوایین ناویان کە داعش بوو کۆی ئەم ڕێکخراوانە ڕێکخراوی تیرۆریستین جیهان بینینیان نیە تەنیا تاریکی نەویتن دەیانێت کۆمەلگای مرۆڤایەتی بەرەو تاریکی بژێڕنەوە ڕۆی مێژوو بەرەو دواوە بژێڕنەوە من گومانم لەوە نییە من پێم وایە هیچ پێشکەوتنێک هیچ ئازادیەک لەم ڕێکخرا و تەنزیمە تیرۆریستیانە دروست نابێتن بەدینایەتن بۆیە پەیوەستە هەموو ئەو مۆزوعانە بە کۆ دەنجێکی نیشتیمانی لە وڵاتی تێداینە پرۆسیسی دیموکراسی لە هەر وڵاتێک توش چاک بەستن بوو بەرەو لێکترازان ڕۆی بتاکیت برسێتی دروست دەبی شەڕ دروست دەبیتن لەم حاڵەتە لە دوای پەیدابوونی ئەمانە ڕێکخراوەکانی تیرۆریستی دێن دەتوانن سوود لەمە بینن ئەگەر هەر بۆ خاڵێکیش بۆەوەی بەبیرتان بێنمەوە ئەنسار سونە یاخود ئەنسار ئیسلام لە کاتێک ئەگە شەڕی ناوخۆ بوونی نەبایە لە هەرێمی کوردستان ئەنسار سونە نەیدەتوانێت جێگای خۆی بکرێتەوە لە منطقەی هەڵەبجە و منطقەی خورماڵ و لەم لە سنوورانەوەتە واتە بوونی برسێتی کە شەڕ بوو برسێتی دەبیتن خەڵکی سڤیل و خەڵکی تریش زیاتر دەبی منداڵی هەتیم دروست دەبێتن لە هەموو ئەو حاڵەتانە شەڕ ماڵ وێرانیە شەڕ بەرەو برسێتی دروست دەکات دواکەوتن دروست دەکاتن مرۆڤایەتی ئەم ئەوەی نامینێتن بەڕاستی ئەم خۆشەویستەی نامێتن واتە ئەمانە سوود لە ناکۆچەکان دەبینن لە بوونی ناکۆچەکان پەیدا دەبن لە بوونی ناکۆچەکان گەشە دەکەن برسیەتی ناکۆچە سیاسیەکان ئەمانە گەشەکردنی وای تێدایە لە وڵاتێک سەقامگیری سیاسی ئابووری ئاشتەوایی کۆمەڵایەتی تێدابیتن بوونی هیچ ڕێکخراوی تیرۆریستی لەم ناوچەیە بوونی نابیتن و ناشتوانی نەشولمان بکە گەشە بکە بتوانانی هێنانێک بۆ خۆی دروستکات. بەڵێ ئاماژەت بۆدا کە کۆدەنگی نیشتیمانی و پرۆسی دیموکراسی کاریگەریان ئەبێت لەسەر ڕوبەڕووبوونەوەی تیرۆر بەڵام لە هەمان کاتە خۆت ئاماژەت بۆدا کە تا ململانەکانی ئێران و ئەمریکا لە عێراقدا بەردەوام بن تیرۆریش بەردەوامی هەیە هەنی کۆدەنگی نیشتیمانی کاریگەری لەسەر نەمانی تیرۆرە بێت؟ دیارە سیاستی ئەمریکی لە ناوچەکە پەیوەستی شەبک بە بەو کۆدەنگە نیشتیمانیایی کە لە ناوچەکەەوە دەی بن بۆ نمونە هەر شتێک بۆ باس بکەم ئەمریکا دەوێتی سەقامگیری سیاسی سەقامگیری ئابووری لە وڵاتی ئێمە بێتەکایە بەڵام زیادەڕۆیی پێکاتێک لەسەر پێکاتەکانی تری ناوێت باڵادەستی پێکاتێک لەسەر پێکاتەکانی تریشی ناوێتن بۆیە ئەمریکا دەوێتی یەک ئاڕاستەیی هەبیتن چوارچێوەی یەک پارچەی خاکی عێراق بپارێزیتن بەڵام لەگەر بوونی ئەوەش ماف خواستەکانی هەسێ پێکاتەکە تێدا بەدیبی لەنێ ئەو پرۆسە سیاسیە واتە ئەمریکا تەمەشا دەکاتن لەنێو سوپایەکی بەهێزی وڵاتێک کە پێی وایە نوێنەرایەتی هەموو پێکاتەکانی عێراق دەکاتن تەمەشا دەکات 1995 زیاتر لێک پێکاتەیە واتە ئەم سوپایە کە دروست بووە نوێنەراتی یەک پێکاتە دەکاتن کە هیچ پێکاتێکی ئایا بۆیە بەتەنیا ناتوانیتن ئەم سوپای عێراقی سبینێ وەزارەتی بەرگری عێراقی برێ من دەتوانم نوێنەراتی کۆی پێکاتەکانی عێراقی بکەم چکۆ جوڵەی من کارکردنی من ئاراستەی من بەم شێوازەیە بۆیە لە کاتێک تۆ دەتوانی سوپایەکی نیشتیمانی یەکگرتو دروستکەی کە بتوانین نوێنەرات ینی کۆی پێکاتەکان لە خۆ بگرێتن ڕۆڵی کۆی پێکاتەکان لە خۆ بگرێتن بۆی دەتوانن لە سەربازێک تای دەگەیتە قاید فەرقە و سەرروکی قاید فەرقەش ئەوانە نوێنەراتی پێکاتەکانی تێدا جێگای ببێتەوە و بتوان ڕۆڵی خۆیان تێدا ببینن واتە عێراق لە کاتێک سەقامگیر دەبی کە ڕۆڵەی پێکهاتەکان بەیەکەوە دەست لە ناو دەست
بتوانن داکۆچی و لە خاچی نیشتیمان و لە بەرژەندەی باڵاکانی گەل و نیشتیمانەکە خۆیان بکەن. بەڕێز ڕەشاد جگەل لە ئەمەشیان پێیوەستە بەو سیاستی ئەمریکای کە باسم کرد ئەگەر ئەمە بەدی هات من پێم وایە بەرژەندەکانی ئەمریکاش لەوەی دێتە دی. جگەل لە عێراق لە سووریا لە یەمان کە ئەمانە ئێستا بەریەکەوتنی سەربازی هەیە و ململانەی ئێران ئەمریکا هەیە وەتە تەنانەت داعشش هەیە هیچ ناوچەیەکی دیکە دەبێتە شوێنێک بۆ دەرکەوتنی گروپی تیرۆریستی بەتایبەت داعش دروست دەمەوە پرسیارە لێ بکەم ینی ئەو یەکەوتنە سەربازی کە لە نێوان ئەرمینیا و ئازربایجان هەیە لەسەر هەرێمی ناگۆڕنی قەرەباخ ینی دەبێتە شوێنێک بۆ گەشە و نەشونمای داعش. دڵنیام لەوە شەڕ لە هەر شوێنێک هەبیتن تۆ سەیری کە ئێستاکە تورکیا کۆی ئەو چەکدارە تیرۆریستانی کە لە ڕابردوو بەناو ینی لە نێو سوپای بەناو سوپای ئازاد بوون ئێستاکە ڕوانی کردوون ئەمانە هەمووی لە کۆمەڵێک ڕێکخراوی تیرۆریستی سەر بخۆین کە مخابراتی تورکیا خودمیتی تورکیا سەرپەرشتی ئەم ڕێکخراوان دەکاتن ڕۆژێک دایانێری بۆ سووریا ڕۆژێک دایانێری بۆ لیبیا ڕۆژێک دایانێری بۆ ئازربایجان و شەڕی نێوان ئەرمینیا و ئازربایجان دەکاتن ئەمە بەڕاستی واتە ئەمانە کەرەسەیەکی خاون ئەو ڕێکخراوە تیرۆریستانە یاخود ئەو تیرۆریستانە کەرەسەیەکی خاون لە بەردەستی حکوومەتی تورکیا هەر کاتێک بێتی لە بەردەستی مخابراتی تورکیا و بیتی تورکی هەر کاتێک ینی خواستی بێتن ئاژاوە دروستکە لە ناوچەیەک دەتوانین لە ڕێگای ئەو چەکدارانەوە تەزدیری ئەو ڕێکخراوە تیرۆریستانە بکاتن بۆ ئەو ناوچانە بۆی شلەژانی ئەمنی دروستکاتن بۆی ئاسایی شتێک بداتن لەم وڵاتەیە بۆیە ئەوەی ئێستا ئەمە دەیبینین لە نێوان هەردوو وڵاتی ئەرمینی و ئازربایجان ئەمە خۆت دەزانن ئێستاکە شەڕێک هەیە هەرچەندە یەکێتی ئەوروپا و بەتایبەتی فەڕەنساوانە زۆر هاتنە سەخت بۆی بتوانن گوشار بخەن ڕوس هاتە سەخت بۆی گوشار بخەنە سەر تورکیا بۆی هەرچەند تەسەوڕما لە ماوەی 72 ساعتی ڕابردوو ئاگر بەسیش ڕاگەیاندرا بەڵام بە بەردەوامی چونکە تورکیا بزوێنەری ئەم شەڕەیە دروستکراوی ئەو شەڕە لەلایەن تورکیایە باڵی تورکیای بۆیە بە بەردەوامی بە هەزاران چەکداری تیرۆریست دەنێریتن بۆ ناو خاچی ئازربایجان بۆ لەوەیەوە داخلی ئەو شەڕیان دەکات ناکەڕوون قەرەباخ ئەمەشیان بۆ لاوازکردنی ڕۆڵ و پێگەی ئەرمینیایە لەم ناوچەیە کە ناوچەی بخۆت دەزانی ئۆتۆنۆمی سوور بوو کاتی خۆی کە ناوچەیەکی کوردنشین بۆ لەو سنوورە کە ستالینی گۆڕ بە گۆڕ کە ڕۆلی کوردی فرامۆش کرد و مافەکانی لە سەدەسی لینین دروست بوو پێم وایە ستالین تێکیدا و کوردەکانی هەموو ئاوەرەی پارچەکانی تر دوایین شت کام هەیە لێو پرسم بەڕێز ڕەشاد پرسی دەستگیرکردن و دادگاییکردنە ئیداعشەکان ئەمە وەکو پرۆسێکی خێرا بەڕێوە چووە تا کاریگەری هەبێت لەسەر کۆنتڕۆڵکردنی یاخود نەهێشتنی داعش لە عێراقدا؟ دیارە من پێم وانە هەرگیز ئەو چەکدارە تیرۆریستانە لە ڕێگای کوشتن لە ڕێگای دەستگیرکردن و ئەعدامکردن کۆتایی بە ڕێکخراوی لە بەروەی کۆمەڵێک ڕێکخراوی بەناو ئیسلامی هۆکاری دروستکردنی ئەم گروپانن لەسەر تاسەری وڵاتانی عەرەبی تۆ سەیری ڕێژەی چەکدارەکان کە لە هەر وڵاتێکی عەرەبی چەندە هەتا دەگەی مەغریبی عەرەبی تۆ سەیر کە لە تونس لە مەغرب لە جزائر ئەمانە هەموو زمینێکی لەباریان هەیە بۆ دروست چکە پێش ئێمە ڕەنگە بە 20 ساڵ بەر لە ئێستاکە ئەمانە چەندی ڕێکخراوی ئەوەی ئیسلامی هاتنە سەر حکم و ئەمانە بەشێک لادران لە ڕێگای گوشاری شەقام و ئەوانە خۆتان ئەمانە دروستکەری ئەم ئاراستەی تونوتیژیان بۆیە بە بەردەوامی لێوێڕا هۆکار دەبن بۆ نردون تەزیرکردنی ئەم تیرۆریستانە سەیر کە ڕێژەی مسر ڕێژەی قەتەر ڕێژەی عەرەبی بەتایبەتی سعودیا خەلیج بە شێوەیەکی گشتی ڕێژەیان چەندە لەناو قیادەی باڵای چەکدارانی داعش یان مسریە یان سعودیە یان قەتەریە خۆتان دەزانی یان فڵەستینیە ئەمانە هەمویان بەڕاستی پاڵنەری سەرێکین بۆ هێشتنەوەی داعش و ئەو ڕێکخراوە تیرۆریستانە لە سنوورە تا ئەمانە بە شێوەیەک وەکو هێلانەیەک نەشونما لە ناو خۆیان بکەن و خەڵکی بنێرن بە ناوی ئیسلام بۆ داکۆچیکردن ئیسلام لە خلافەی ئیسلام من پێم وایە حاڵی وڵاتانی عەرەبی لەوی ئێستای تێدایە باشتر نابێتن هەرگیز سەقامگیری سیاسی ئابووری لە وڵاتەیە ئاشتەوایی کۆمەڵاتیش لەو وڵاتانە بوونی نامینێتن بە بەردەوامی
شلژان دروست دەبیتن ئەم پێکدادانی ئێستاکە هەیە ئەگەر ناویش لێنی پێکدادانی بەرژۆندی باڵاکان بەرژۆندی ئابووری بەرژۆندی سیاسی سەربازی لە ناوچەکە ئەمانشان دەبنە بەشێک لەم هۆکارانە من پێشم وایە بەرژۆندەکانی ئەمریکا لە وڵاتانی عەرەبی هۆکارگەلێکن بۆی کە سیاسەتی خەلیج سیاسەتی وڵاتانی عەرەبی بەشێکی کاریگەری وڵاتانی عەرەبی هەماهەنگ و هاوکار بێ بۆ جێبەجێکردنی سیاسی ئەمریکی و نەخشە و پلانی ئەمریکی لە ناوچەکە من پێشم وایە ئەم وڵاتانە تاکو ئەو کاتە ئەم شلەژانە بەردەوام دەبێتن تاکو وڵاتانی عەرەبی لەسەر ئاسی کۆمکاری عەرەبی دان بە دەوڵەتی یەهود و دەرکردنەوەی دەرگای دیبلۆماسی لەگەڵ یەهود دەکەنەوە لەگەڵ دەوڵەتی ئیسرائیل یەک بابەتی تر هەیە پێویست بەوە مەسەلەی داعشە بیانیەکان کە ئەم پەیوەندی دروست بوو ئەم اعتراف بەڵێ داعشە بیانەکان یان کێشەی ڕادەستکردنەوەشان هەیە ئەمە نەبوو داعشە بیانەکە تا ئەو دقی ئێستاکەکەەوە باسم کرد بڵێ ئەمەشیان گرفتێکە خۆتان دەزان ئێستاکە لە ڕۆژئاوای کوردستان بە هەزاران خانەوادەیە بە هەزاران خانەوادەیە ئێستاکە هی ئەوروپا زایدەن هی وڵاتانی عەرەبینە هیچ وڵاتێک لەم وڵاتان ئامادەی خەڵکی خۆیان وەرگرتنەوە خۆتان زانێن سەرۆکی ئەمریکا چەندی جار داوای لە وڵاتانی عەرەبی کە لە وڵاتانی عەرەبی زای ئیسلامی زایدەن وڵاتانی ئەوروپا کرد کە بێن سەگداران و کەسوکار و خانەوەدەکانی وەرگرتنەوە مناڵەکانی وەرگرتنەوە تا ئێستاکە ئامادەنین ئەو ئەمان ئەم تیرۆستانە وەرگرتنەوە بۆیە من پێم وایە تا ئەو کاتەی وڵاتانی ئەوروپی زمینی سازێک نەکەن بۆ وەرگرتنەوەی تیرۆستەکان لەم سنوورانە لە شوێنێکیان دابرێن پێم وایە ئەم کەرەسەیە بە بەردەوامی چکە ئەوی ئێستا لە ئەو ئۆردوگایەدا هەنا لەم کەمپەی لە حەسەکە هەیە من پێم وایە بە بەردەوامی بۆرەیەکی ینی شوێنێکی دروستکراوی هەموو ڕێکخراوی تیرۆسیلنێ ئەو ئاوارانە بوونی دەبی و بەردەوامیشی دەبێتن بۆیە باشترین چارەسەر لەم قۆناغی ئێستاکە وڵاتانی عەرەبی ئیسلامی لەسەر ئاستی کۆمکاری عەرەبی دەرێ لەسەر ئاستی یەکێتی ئەوروپا دەرێ لەسەر ئاستی ئەمریکا دەرێ دەبی ئەمانە بگەنە ئەو قناعەتەکە بۆی بۆ داهاتوو لەژێر ئەو تەوژمە کاریگەریەی تیرۆر نەجاتیان بێتن کە ئەو کەمپانە کەم پێکەن بە بەردەوامی و کەرەسێکی خاو هەموو ڕێکخراو تیرۆریستەکان توان سوودی لێبینن دەتوانن لەم قۆناغی ئێستاکە هەموو کەسوکارەکانی خۆیان وەرگرتنەوە بە تایبەتی باوان ئەوانش لەش لە شوێنی خۆیان کە پێکیان بۆ دروستکەن لە وڵاتەکانی خۆیان و دادگایان بکەن ئەمە باشترین وەسیلەیە بۆ کۆتاهێنانی ئەم ئەزمەی ئێستا لە وڵاتی سووریا کە بەرۆکی عێراق و ناوچەکەش هەموو گرتوتەوە وەکو کەرەسێکی خاویشە بە تایبەتی دەوڵەتی تورکیا دەتوانانی سوودی زۆر لێبینتن بۆ ئالۆزکردنی ئەو هاوچێشانێک کە ئێستا لە ناوچەکە دەوێتی بەردەوامی پێ بداتن. بەڵێ بەڕێز ڕەشاد گەڵاڵی چاودێری سیاسی سوپاس کە لە تەوریەکەمی گەرما و گەرم لەگەڵماندا بووی ناوبڕێک و تەوری دوم دەست پێ دەکا لەگەڵماندا بمێنەوە. جارێکتر سڵاوتان لەبێ خۆشەویستان لە دوای مێژێکی تاڵ لە ئێستادا پەیوەندی وڵاتانی عەرەبی لەگەڵ ئیسرائیل لە قۆناغێکی نوێدا هەندی هەماهەنگی لە نێوان یاندا دەبیندرێت بە هەمان هێندا وەکو دوژمن تەماشای یەکتر ناکەن. ئێستا ئیسرائیل وەکو دوو دۆستی نزیک کە بەرژەوەندی هاوبەشی لەگەڵیاندا هەیە تەماشای ئیمارات و بەحرین دەکا. ئەمڕۆژ لە نێوان هەرسێ وڵاتدا گەشتی هاوبەشی ئاسمانی دەستی پێکردێتەوە. لە لایەکی دیکەوە لە سوودانیش جێگری سەرۆکی ئەنجومەنی ئینتیقالی سوودان ئاماژە بۆ دەکات کە ئاساییکردنی پەیوەندیەکانیان لەگەڵ ئیسرائیلدا جێگەی مەترسی نییە واتە ئەوانیش وەکو وڵاتی خۆیان پیشان دەدەن کە بەم نزیکانە پەیوەندیەکانیان لەگەڵ ئیسرائیلدا نزیک دەکەنەوە. لە تەوری دۆمی گەرما و گەرم قسە لەسەر لێک نزیکبوونەوەی ئیسرائیل وڵاتانی عەرەب دەکەین. دکتۆر ڕێبوار جەبار شێخە مامۆستای زانکۆ لا کۆیەوە لەگەڵمدا. دکتۆر ڕێبوار ئێوارەت باش چی وا دەکات بۆ جۆرەوە بۆ خێراییە عەرەب و ئیسرائیل لە یەکتری نزیک ببنەوە؟ سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێزی گەلی کوردستان. ئەوەی ڕاستی بێ خۆتان دەزانن کێشەی نێوان فەلەستین و ئیسرائیل و بە پلەی دووەمیش ئیسرائیل و عەرەبەکان یەکێکە لەو کێشانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە کۆمەلگانی و دەوڵەتی چەندین ساڵە بەدەستیەوە دەناڵێنێت و لە ڕێگەی نەتەوە یەکگرتووەکان ئەنجومەنی ئاسایش کۆمەڵی گشتی نەتەوە یەکگرتووەکان چەندین هەوڵیان داوە بۆ ئەوەی ئەو کێشەیە چارەسەر بکەن. لە ڕاستیدا
پەیوەندی لە نێوان عەرەب و ئیسرائیل بە چەندین با بڵێن هەوراز و نشێودا تێپەڕیوە بەڵام بۆ وەڵامدانەوەی پرسیارەکەی بەڕێستان من پێم خۆشە کورتەیەکی مێژووی باس بکەم ئیجا دەچمە ناوەڕۆکی بابەتەکە. سەبارەت بە دروستبوونی دەوڵەتی ئیسرائیل خۆتان دەزانن دوای با بڵێن کشانەوەی بەریتانیا کە با بڵێن لە ئینتیدابی ئەو مەنتیقەیەدا بوو پاش کشانەوەی لەوێ ئیتر کۆمەلگای نێودەوڵەتی تا حدێک بڕیاریدا بە دابەشکردنی خاکەکەی لە نێوان فەڵەستینەکان و ئیسرائیلەکان. ئەو بوو لە ساڵی 1947 ئیسرائیل داواکاری پێشکەش بە ئەنجومەنی بە کۆمەڵی گشتی نەتەوە یەکگرتووەکان کرد بە مەبەستی ئەوەی دانی پێدا بنێن و ببێت بە ئەندام لە نەتەوە یەکگرتووەکان. بەڵام لە ڕاستیدا ئەم جارە سەرکەوتوو نەبوون بە ڕێگەی دەنگدانەوە. دواتر هەڕاستەوخۆ دوای ساڵێک دواتر لە ساڵی 1940 ئەم جارە دووبارە داواکاری پێشکەش کردەوە. ئەم جارە سەرکەوتنیان بەدەستهێنا لە ڕێگەی دەنگدانەوە و توانیان ئەو خەونیە لە مێژینیان بێنەدی کە هەم دەوڵەتی خۆیان دروست بکەن و هەم ببن بە ئەندامی کۆمەڵی گشتی نەتەوە یەکگرتووەکان و ئەندامی نەتەوە یەکگرتووەکان. ئیسرائیل لە ڕووی جوغرافیەوە سنووری هەیە لەگەڵ چەند دەوڵەتێکی عەرەبی، لەگەڵ سووریا هەیەتی، لەگەڵ لوبنان هەیەتی، لەگەڵ مسر هەیەتی و هەروەها لەگەڵ ئوردنیش بە هەمان شێوە هەیەتی و لە هەمان کاتدا بەسەر دوو بەحریش دەڕوانی بەحری متەوەست و بەحری دەریای ناوەڕاست ببورن. و هەروەها حدودی ئیسرائیل وەکو ئاماژەمان پێکرد ئیسرائیل بێگومان پێویستی بە دەوڵەتە عەرەبیەکانە وەکو خۆیان دەڵێن عەرەبەکان دەڵێن ئیسرائیل لە ناو جەرگەی عەرەبەکان دروست بووە. هەم ئیسرائیل پێویستی بە دەوڵەتە عەرەبەکانە بالمقابل دەوڵەتە عەرەبیەکانیش بە هەمان شێوە پێویستیان بە ئیسرائیلە. ئەو ئیسرائیل بۆ مەسەلەی وزە و لە هەمان کاتیشدا بۆ مەسەلەی وزە پێویستێتی سوود لە دەوڵەتە عەرەبیەکان ببینێ و لە هەمان کاتیشدا دەوڵەتە عەرەبیەکان ناتوانن دان بە واقع دانەنێن چونکە ئیسرائیل بوو بە دەوڵەتێک لەسەر ئەرزی واقع سەرکۆمەلگای نێودەوڵەتی دانی پێداناوە و دەتوانین بڵێن یەکێکە لە دەوڵەتە هەرە پێشکەوتوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لەسەرەوە ساسەش لە مؤتەمەری لە کۆنگرەی مەدرید لە ساڵی 1991 بەدواوە وردە وردە دەوڵەتە عەرەبیەکان هەوڵیان داوە پەیوەندیەکانیان لەگەڵ ئیسرائیل تەطبیع بکەنەوە بەرەو چارەسەر ببەنەوە. ئەوە بوو دەوڵەتە عەرەبیەکان وردە وردە پەیوەندیەکانیان بەشێکیان یان دەتوان بڵێن پەیوەندی دەوڵەتە عەرەبیەکان لەگەڵ ئیسرائیل لە سێ شێوەدا بوو. هەندێکیان بە شێوەیەکی ئاشکرا دانیان بە دەوڵەتی ئیسرائیل داناوە لەوانە مسر، ئوردن و بە هەمان شێوە مۆریتانیاشێکی کە لەوانەی بە شێوەیەکی ئاشکرا دانیان پێداناوە. دەوڵەتی تریش هەیە بە شێوەیەکی زمنی دانی پێداناوە و وەکو قەتەر و پێشتر ئیماراتیش دانی پێدانابوو. خۆشتان دەزانن بەو دوایە بە شێوەیەکی ڕسمی ڕێکەوتنی لەگەڵ ئیسرائیل واژۆ کرد. بەشێکی تری لە دەوڵەتانیش بە هیچ شێوەیەک هیچ زۆرە پەیوەندێکیان لەگەڵ ئیسرائیل نیە لەوانە سووریا و لوبنان و دکتۆر ڕێبار سوپاس بۆ ڕوونکردنەوەکان لەسەر ئەو مێژووە. بەڵام پرسیارەکەم بۆ ئێستایە ئەنی بۆچی بەو جۆرەوە بۆ خێراییە عەرەب و ئیسرائیل نزیک بوونەوە لەنەوە یەکەوە ئەمە دەستی پێکردووە لە کۆنگرەی مەدرید بەڵام بۆچی لە 2020 تا وا خێرایی بەخۆوە ئەبینێ؟ بەڵێ ئیتر ئێستا یعنی وەکو ئاماژم پێ کرد ئیسرائیل بووە بە ئەمری واقع لە ناوچەکە. ئیسرائیل ئەگەر لە سەرەتادا دەوڵەتێک بوو بێ با بڵێن دەوڵەتێکی سەرەتایی بوو بێ لەسەر جەمڕوەکانەوە سەرەتایی بوو بێ ئێستا بووە ئەمری واقع و هیچیان ناتانن چاوپۆشی لە هیچیان بکەن. ئیسرائیل یەکێکە لەو دەوڵەتانەی کە بە هەموو شێوەیەک دەزانین سەرجەم کابینەکانی ئەمریکا پشتگیریان کردووە و کابینەی ئێستای ترەمپ بە شێوەیەکی زۆر تند پشتگیری لە ئیسرائیل دەکا وەکو دەبینن. ئێمە زانیمان لە با بڵێن
ساڵی 2019 پلانی ئاشتی ڕاگەیەنرا لەلایەن ترەمپەوە. ئەو پلانە ئاشتیە دەکرێت ئینجا دێمە سەر وەڵامی پرسیارەکەت. ئەو پلانە ئاشتیە تا ڕادەیەکی زۆر هۆکار بوو کە وردە وردە دەوڵەتە عەرەبیەکان هەست بەوە بکەن کە ئیتر ئاشتی پێویستە شوێنی جەنگ بگرێتەوە، پێویستە دان بە ئیسرائیل دابدرێ و لە بەرامبەریشدا ئیسرائیل لەو ناوچانە بکشێتەوە و ئیتر دەست هەڵبگرێت لە دروستکردنی ئۆردوگای با بڵێن جوولەکە نشینەکان. کەواتە ئەو با بڵێن تەطبیعە کە هەیە لە بەرژەوەندی هەردوو لایەنە، بەرژەوەندی دەوڵەتە عەرەبیەکان بەوەی کە وردە وردە کێشە کۆنەکەی کە هەیە کە بریتە لە دروستبوونی دەوڵەتی فەڵەستین وردە وردە ئیسرائیل هەوڵ بدا دەوڵەتێکی خاوەن دانپێدانراوی نێو دەوڵەتی بۆ فەڵەستین دروست بکات. بالمقابلیش دەوڵەتە عەرەبیەکان زامنی ئاشتی ئیسرائیل بکەن. کەواتە هەردوو لایەن پێویستیان بەیەکە و بەتایبەت دەوڵەتە عەرەبیەکان زۆر باشە دکتۆر ڕەبوار کە ئیتر هاوکێشەیەکی دیکە هەیە لەم پرسەدا. ئەوژەوێ دەوترێت ئەمریکا زۆر نزیکە لە ئیسرائیل و ئەمریکا لە هەمان کاتە نزیکیشە لە وڵاتانی عەرەبی و بەتایبەت وڵاتانی کەنداو. لە بەرامبەر ئەم هێزە عەرەبی و ئیسرائیلەدا و ئەوەی کە ململانێ لەگەڵ ئەمریکا دەکات ئێرانە، تا چەندە بوونی هێزێکی وەکو ئێران کاریگەری هەبووە لەسەر خێراکردنی ئەم پەیوەندی نێوان عەرەب ئیسرائیل؟ ئەمە پرسیارە جەوهەریەکەیە لە ڕاستیدا. من دەتوانم بڵێم ئەگەر ینی لە ماوەی ڕابردوودا دوو دەوڵەتی خەلیجی پەیوەندیەکانان لەگەڵ ئیسرائیل تا حدێک با بڵێن چارەسەر کردووە و تەطبیع کردوێتەوە، ئاسایی کردوێتەوە. ئەوەندەی با بڵێن مەسەلەی ئێران کە خۆت باست کرد هۆکارە لەوانەیە مەسەلەی فەڵەستین و ئەوە هۆکار نەبێ. یعنی بەڕاستی سعودیا، ئیمارات، بەحرین، عومان، کۆمەڵێک دەوڵەتی تر ئەوەندەی لە نفوذی ئێران دەترسن، ئەوەندە لە ئیسرائیل ناترسن. لەبەرەوە هەمویان مەبەستیانە سنوورێک بۆ پاوانخوازیەکانی ئێران دابنێن لە ناوچەکە. لەسەر ئەو بنچینەیەش من پێم وایە تا حدێکی زۆر ئەو نەک هەر ئەو دەوڵەتانی کە ئیتفاقیان لەگەڵ کردووە لە داهاتوودا من بەپێی تازەترین لێدوانی سەرۆکی موساد دەڵێ لە داهاتوویەکی نزیکدا ئێمە پەیوەندیەکانمان تەنانەت لەگەڵ سعودیەش چارەسەر دەکەین و ئاسایی دەکەینەوە و ئێمە سەفارەتمان لە ئیسرائیل لە سعودیە دەکەینەوە. ئیتر ئەوە هەموو پێمان دەڵێ ڕاستە ئەوەی کە تۆ گوتت 100% لەگەڵتم. هێزی سێم لە ناوچەکەدا کە بریتە لە ئێران خۆمان دەزانین دەسوەردانی هەیە لە فەڵەستین، لە عێراق، لە سووریا، لە لوبنان، لە کۆمەڵێک دەوڵەتی تر. ئەو دەوڵەتە خەلیجیانە زۆر مەبەستیانە سنوورێک بۆ پاوانخوازیەکانی ئێران دابنن. لەسەر ئەو بنچینەیەش پێم وایە تا حدێکی زۆر ئەویان بەپێویستیدا پەیوەندیەکانیان لەگەڵ ئیسرائیل ئاسایی بکەنەوە. لە ئێوارەی هەینیەوە سوودانیش بە جۆرە لە جۆرەکان ئەمەشە بۆ دەکا کە پەیوەندیان ئاسایی بێتەوە لەگەڵ ئیسرائیلدا لەسەر ئەوەیە بنەمایە بێت کە هیچیان ترسیان لەوەی تر نییە. هەنی ئەمەوە دەردەخا کە سوودانیژە هەیە بەشێک بێت لەو پرۆژەیە. ئەم بازنەی پەیوەندی عەرەب لەگەڵ ئیسرائیل لە ئیمارات و بەحرین و تەنانەت سوودانیش دەرەچێت و فراوانتریژە بێت؟ بێگومان ئەمە شیانێکێکە لە خاڵە جەوهەریەکان نەک هەر سوودان، سەڵتەنەی عومان بە هەمان شێوە و کۆمەڵێک لە دەوڵەتی تری ئەوانەی کە لە با بڵێن لە سعودیە و لە ئیمارات نزیکن، لە بەحرین بە هەمان شێوە هەر هەمویان پێشوازیان لە ڕێکەوتنەکە کردووە. سوودان ئەوە خۆت ئێستا ئاماژەت پێکرد. یەکێکە لەوانەی من تەوەقع دەکەم لە ئایندەیەکی نزیکدا پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیل با بڵێن ئاسایی بکاتەوە. هەر وا بزانم دوێنێ بوو ئاماژەی بەوە کرد، بەرپرسێکی ئیسرائیلی بوو، گوتی سوودان ئاسمانی بۆ ئێمە ئێستا ئاوەڵا کردووە، دەتوانین ئاسمانی ئەو وڵاتە بەکاربێنین و هەر لە ئاسمانی ئەو وڵاتەوە گەشت بۆ چەندین
وڵاتی تر دەکەین کەواتە ئەوەش ئاماژەیەکە بۆ ئەوەی سوودانیش یەکێکی تر دەبێت لەو وڵاتانی کە لە ئایندەیەکی نزیکدا پەیوەندی لەگەڵ ئیسرائیل ئاسایی دەکاتەوە ئەوەشمان لەبیر نەچێ سوودان زۆر پێویستی بە ئیسرائیل دەبێت چونکە ئیسرائیل بەڕاستی یەکێکە لەو دەوڵەتانەی با بڵێن یارمەتیەکی زۆری دەوڵەتە ئەفریقیەکانی داوە دەوڵەتە ئەفریقیەکان بەشێکیان بەدەستکەم ئاویەوە دەناڵێنین تەکنەلۆژیای ئیسرائیلی بۆ ئەو مەبەستە زۆر پێشکەوتووە لەوانەیە چاویان لەوە بێ ئەو چەند دەوڵەتێکی تریش چاویان لەوە بێ کە ئیتر پێویستە تەکنەلۆژیای ئیسرائیلی بەکاربهێنین لە بواری ئابووری بەتایبەتی لە بواری زراعەتدا لە بواری کشت و کاڵدا. بەڵێ دکتۆر ڕێبوار گروپێکی وڵاتانی عەرەبی هەن لەم پرۆژەیە عەرەب ئیسرائیلدا بە جۆرێک لە جۆرەکان ونن واتە زۆر ئاماژەیان پێ ناکرێت و بەتایبەت عێراق و میسر و ئوردن کە لە ماوەی ڕابردوودا چەندین کۆبوونەوەی لوتکە لە نێوان ئەم سێ وڵاتەشدا ئەنجام درراوە بۆ دروستکردنی هەماهەنگی سەربازی و ئابووری و کلتوری و فەرەنگی لە نێوانیاندا پرسیارەکە ئەوەیە ئەم سێ وڵاتە عێراق میسر ئوردن چ پێگەیەکیانە بێت لەم پەیوەندی نێوان عەرەب ئیسرائیلدا بەشێکن لە پرۆژەکە یاخودەر ئاوا دەبێتنەوە. بەڵێ وەکو ئاماژم پێکرد مسر و ئوردن ڕۆلێکی کاریگەریان دەبێت بە هەموو شێوەیەک چونکە مسر لە ساڵی 1970 و ئوردنیش لە ساڵی 1994 هەردووچیان بە شێوەیەکی فەرمی دانیان بە ئیسرائیل داناوە و با بڵێن پەیوەندی دیبلۆماسیان لەگەڵ ئەوە هەیە ئەوانە کێشیانی بەدڵنیاییشەوە بە حکمی ئەوەی دراوسەی ئیسرائیلن ئیسرائیل زۆر هەوڵ دەدا ئەوانە ئەو دوو دەوڵەتە بەکاربهێنێت بۆ ئەوەی ئاشتاوایی بەرپا بکات لەگەڵ دەوڵەتانی تر من ئێستا ئاماژم پێکرد ئیسرائیل لە ڕاستیدا پێویستی بە سەرجەم دەوڵەتە عەرەبیەکان هەیە لەبەرچی لەبەرەوەی ئیسرائیل لە ڕووی تەکنەلۆژیا و سەرجەم بوارەکان پێشکەوتووە ئەوەی کە تێیدا پێویستی پێیەتی ئێستا مەسەلەی ئاسایشی خۆیەتی مەسەلەی ئاسایشی ئەو وڵاتەیە ئیسرائیل زۆر هەوڵ دەدا دەوڵەتەکان با بڵێن لە ئێران دوور بخاتەوە لە ئێران دوور بخاتەوە چونکە هەممان دەزانین بەداخەوە ئێران یەکێکە لەو دەوڵەتانی ڕۆلێکی ئیجابی ناجێڕێ بەڵکو ڕۆلێکی سلبی دەجێڕێ بە دەعمکردنی هەندێک گروپ لەناو ئەو دەوڵەتانە بۆ هێرشکردنە سەر ئیسرائیل عێراق بەداخەوە یەکێکە لەو دەوڵەتانی با بڵێن ئێران تەدەخولێکی یەکجار زۆری هەیە لە عێراقدا تا ئێستا ئەو هۆکار بووە ڕێگر بووە لەسەر ئەوەی نەک هەر با بڵێن نەچێتە ناو ئیتفاقیەکی لەم شێوەیە بەڵکو ئەو کەسانەی یان ئەو سەرکردانەی کە داوای ئەوەش دەکەن بە توندی ڕەتیان دەدرێتەوە و دژی دەوەستنەوە بەڵام بە دڵنیاییەوە لە داهاتوودا من بە پێشبینی خۆم لە داهاتوودا وردە بەپێی ئەو پلانەی کە ترەمپ دایڕشتووە وردە دەوڵەتە عەرەبیەکان پەیوەندیەکانیان لەگەڵ ئیسرائیل ئاسایی دەکەنەوە. دکتۆر ڕێبوار جەبار شێخە مامۆستای زانکۆ سوپاس کە لە تەوری دۆمی گەرما و گەرم لە کوێوە لەگەڵمان دابووی ئێوەش خواتان لەگەڵ.